بەداخەوە ئێمە وازمان لە قورئان هێناوە زۆر بەمان کەم یا زۆر، چ بە خوێندنەوە چی بە کردەوە پێکردن، چ بەوەی کاتێک کە نەخۆشین وەکو شیفا و دەوا و دەرمانێک بەکاری بهێنین. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ قورئان شیفایە، نافەرمێت دەوایە، چونکە دەوا هەندێک جار دەیخۆی چاکت ناکاتەوە، دەرمان هەندێک جار دەیخۆی تێوە چاکت ناکات، بەڵام قورئان شیفایە بۆ دڵەکان بۆ لاشەکان. بەڵام کەسێک بە یەقینەوە بیخوێنێت، بۆیە ئەگەر تۆ نەخۆشی یا نەخۆشیێک لە ماڵەکەتە هەیە، ئەوە ئەم سونەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکە کە لە صحیحی بوخاری مسلمدا هاتووە. دایکی ئیمانداران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کاتێک ئازارێکی هەبووە نەخۆش بووایە، سورەتی فەلەق الناس قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس، هەر کاتێ نەخۆش بووایە بەسەر خۆیدا دەیخوێنا و فووی دەکرد بە لاشەی خۆیدا. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کاتێک کە نەخۆشی فەلەق الناس لەبیر مەکە. بەڵێ عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ کاتێک کە نەخۆشیەکەی قورس بوو پێشەوەی وفاتکە صلی الله علیه وسلم، من سورەتی فەلەق الناسم بەسەر خۆشەویستی خوادا دەخوێنا صلی الله علیه وسلم. ئەمە سونەتێکە، بەڵام ئێمە مراندوومانە. بۆیە لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ كان إذا مرض أحد من أهله نفث عليه بالمعوذات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم هەروەکو چۆن بەکاری هێناوە بۆ خۆی، هەر کاتێک کەسێک لە ماڵ و مناڵەکەی نەخۆش بووایە سورەتی فەلەق الناسی بەسەریانە دەخوێند و فووی دەکرد بە لاشەیاندا. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. مناڵەکەت نەخۆشە فەلەق الناسی بەسەرا بخوێنە، لەوانەیە چاوی لەسەر بێ، لە بیری مەکە. ئەمە سونەتێکە پێویستە زیندوی کەینەوە، چونکە ئەگەر بە یەقین و بیخوێنی وەڵڵاهی بێگومان خوا شیفای ئەو کەسە ئەدات.